هاتنی ئەم سێ خانمە شێوەکارە لە هەرێمی کوردستانەوە بۆ ئەمریکا سەفەرێکی ئاسایی نییە. تابلۆ و کارە هونەرەکانیان و کولتورێکی دێرین گەیاندونێتی بۆ ئێرە. هەر لە فڕۆکەخانەی داڵاسەوە ڕوونا چ خەمێکیان لە هەکبەدایە. ئاسان نییە هێنانی ئەو هەموو تابلۆیانە بە فڕۆکە. ڕێکخراوی HDI کە ڕێکخراوێکی ئەمریکیە بۆ ئاڵوێری کولتوری بانگێژنامەکەی بۆ کردوون. یەکەم جارە دەرگا بۆ شێوەکارە کوردەکانی کورد بکەنەوە. ڕێکخەرەکەی ئەم گەنجانەی هەڵبژاردووە. ڕاستە شێوەکاری زۆر بە توانامان هەیە، زۆر لە پێش ئەمانەوە بن ڕەنگ بێت، بەڵام خۆ دەبێ ڕێگا بۆ گەنجەکانیش خۆش بکرێت و ئەوانش بێنە پێشەوە ئەو هونەرەی پێیانە ئەو تاقەی پێیانە هێنە پیشانی خەڵکی بدەن و پیشانی هونەری دەن. خۆ هەر ناکرێت ئەو کەسانێک کە دیارن و کەسانێک کە ناوبانگیان هەیە هەر ئەوان بانگ بکرێن. ئەی چۆن ڕێگا خۆش بکرێت و ئەوانەی تر کە ناوبانگ پێیاکەن و هونەرەکان پیشانی خەڵک بدەن بە ڕێگەی باش. کەشی پێشانگاکەشیان فرە کللتوری پێوە دیارە. هەر لە سەردانیکەرانەوە بیگرە تا باندی میوزیک ژەنەکان و کارە هونەریەکان. ئەم خانمە شێوەکارە ژنی کورد و پۆشاکەکانی بە شێوەیەکی مۆدێرن نیشانداوە. تابلۆکانی من پێک هاتووە لە تێکەڵەیەک لە بینی هەم هونەری وێنەکێشان و هەم لەگەڵیا هونەری دیزایانی جلوبەرگی کوردی. ئێمە لە کللتوری خۆمانە وەکو خانمان پۆشاکێکی کللتوری و ڕەسەنی نەتەوەکەمان کە فۆلکلۆریە ئەیپۆشین و هەم بۆ جوانکاری خۆمانە. کەواتە ئێمە من هاتووم لێرەیە لە ڕێگەی تابلۆکانمەوە کە جوانی ناخی ئافرەت و جوانی ڕوخساری ئافرەت بگەێنم. ئەمریکا وڵاتێکی فراکلتورە و دەرگاشی واڵا کردووە بۆ ڕنگ و کولتوری جیاواز. کاری ئەم شێوەکارە پڕن لە دیزاینە کۆنەکانی تەلارسازی. لە کارەکانیشە ئەو جوانیانەی ون نەکردووە. تابلۆی دەرگاکەی ئەم شێوەکارە بۆنی شارێکی ڕەسەنی لێدێ. وەک هونەرمەندێک لە پشتی دەرگایەکی کۆنی سلێمانیەوانێ لە ئەمریکا کارە هونەریەکەم باز لەوە ئەکات کە من بمەوێ بەهای کللتوری کوردی پێشکەشی خەڵکی ئەمریکاکەم و ئەو جوانیە و وردەکاریانەی لە کۆنا بەکار هاتووە بیبینن. بواری شێوەکاری لە هەرێمی کوردستان و شوێنی تری کوردنشین لە ئاستێکی باڵادایە. خانمانیش لەو بوارەدا لە پێشەنگدان. لە کاتێکدا ئەگەر گرفتە سیاسی و ئاسایشەکان ڕێگری و گرفتی زۆری بۆ خەڵکی کورد دروست کرد بێت، هێشتا دەیانەوێ لە دەرگا کللتوریەکانەوە دیوێکی تری ژیاری نەتەوەکەیان پیشان بدەن. ئێمە وەکو هونەرمەندانی ئافرەتانی کورد هەستین بە دروستکردنی ئەم کارە بۆ ئەوەی بڵین ئێمەش وەکو هەموو هونەرمەندێکی جیهان هەین ئەتوانین ئیش لەسەر هونەری کللتوری کوردی بکەین بە خەیاڵە فراوانەکانمان. بەو هەموو ئازارێکە لە ناخمانە هەیە، بەو هەموو تونند و تیژەیکە لە وڵاتەکەمانە هەیە، بەڵام هێشتا ئەتوانین خەیاڵمان بەرفراوانترکەین بۆ هەزوو ئارەزوانەی کە هەمانە برەوی پێبین و هەوڵی بۆ بین. کەشی ئەم پێشانگایە لە وڵاتە فرە کللتورەکەیە. میوزیک ژەنەکان جارجارە ئاوازێکی کۆنی ئەم هەوارە ئاوێزانی ڕەنگی ئەو هەموو تابلۆی ئەکەن کە لە شاخەکانی کوردستانەوە سەرچاویان گرتووە. بۆ من کارەکانیان سەرنجڕاکێشە کە چۆن بەستراونەتەوە بە کللتورەوە. ئەم بەجیهانی بوونا وای کردووە کە بتوانی پێشەنگایەک ببینی کە هیچ ژنانی کوردە و لە کوردستانەوە هاتوون. دەتوانی لەسەر خەڵک لە فیلمێک بڕوانی یا لە بارەیانەوە بخوێنیتەوە، بەڵام بینینی کارەکانیان بەڕاستی زۆر گرنگە. پۆشاکە کوردیەکان و ئەو هەموو ڕنگ و دیزاینە هونەریانە بۆ چەند ساتێک میوانی ئەو سەردانی کەرانە بوون کە هەر یەکە و لە کولتورێکی جیاوازەوە هاتووە. بۆ چەند کاژمێرێکیش میوانی ڕنگ و دەست و فڵچە و خەیاڵدانی ئەو خانمە کوردانە بوون. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، ڤێرجینیا.